کورد لەم قۆناغەدا پێویستی بە خۆپارێزی هەیە، پێویستی بۆ بە هەموو شێوازێک پارێزگاری لە خۆی و لە کللتوری و لە شۆڕشەکەی و لە زمان و لە فەرهەنگ و لە مانەوەی خۆی بکە. بە تایبەتیش لە باکووری کوردستان کە ئینکاری وجودی بوونی کورد دەکرێت، ئینکاری وجودی بوونی کوردستان دەکرێت، بەداخەوە کە کورد جگە لە خەباتی چەکداری جۆرەکانی تری خەبات لە بەردەمیەدا زۆر بەرتەسک کراوەتەوە و ناتوانێت. طبعا کورد هیواخواز نەبووە و نییە کە چەک هەڵبگرێ بۆ داواکردنی مافەکانی، بەڵام دەبینین کە کاتێک بەشداری پەرلەمان دەکات و هەڵبژاردننی پەرلەمان تا ژمارەیەکی زۆری پەرلەمانتار دەباتەوە، بەڵام بەشێکیان حەسانیان لێ وەردەگیرێتەوە و ڕاپێکی زیندان دەکرێن و دادگایی دەکرێن و کاتێک زۆربەی زۆری سارۆک شارەوانیەکانی باکووری کوردستان دەباتەوە، ئەمانە لا دەبرێن و قەیومیان لە شوێندا دەنرێ. کاتێک دەستگا فەرهەنگی و کللتوری و ڕۆشنبیرەکانی کورد دادەخرێن، ئیدی کورد ناچار دەبێت کە بە شێوازێکی تر بەرگری لە مافەکانی خۆی بکە. گرنگە کورد لەم قۆناغەدا بتوانێت گۆڕانکاری لە جۆری خەباتەکەیشیدا بکە، بە ئاراستەی فراوانتری بکە و پرسەکەی بکاتە بەشێک لە پرسی ئەو گۆڕانکاریانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوودەدەن و مەسەلەی کورد و خەباتی کورد و شۆڕشی کورد و مەسەلەی مافەکانی کورد وابەستە بکرێت و تێکەڵ بکرێت بە مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە گۆڕانکاریەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوودەدەن و بە ئەو نەخشە نوێیانەی کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەکراون. کورد خەباتی خۆی لەگەڵ ئەم جۆرە نەخشانەت تێکەڵ بکە، یەکان گیر بکە، چونکە پێمان وایە کە وڵاتە سەردەستەکان نەخشەی جیاوازیان هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاریدایە، بەڵام ئەم گۆڕانکاریانە کورد بتوانێت لە سوودی خۆی بەکاری بێنێ و هەوڵ بدا کە بە جۆرێ لە جۆرەکان مەسەلەی دیموکراتیزەکردنی کورد ببێتە بەشێک لە ئەو نەخشە و پرۆژانەی کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادە دەکرێن. ئەمە گرنگە. خاڵێکی تریش بەدیدی من دەبێت مەسەلەی کۆنفرانسی گرنگ و گەورە لەسەر ئاستی دنیا ببەسرێ بۆ چارەسەری پرسی کورد. یعنی لێرە بەدواوە مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مەسەلەی خەباتی تەنها کورد خۆیدا نەبینێتەوە، بەڵکو لە مەسەلەی دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، حقوقی ئەقەلیات، مەسەلەی کۆچی کۆچبەران، مەسەلەی گەشەکردنی ئابووری لەم مەنتیقەیە لەم ناوچەیە، مەسەلەی هەژاری لەم مەنتیقەیە، هەمووی مەسەلەی کورد چارەسەرکردنی پرسی کورد کاریگەری لەسەر هەموو ئەمانە دەبێت. بۆیە دەبێت کورد یعنی لەم نەخشە نوێیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆڵی هەبێ و ئەمەش لە ڕێگەی تەڕەحکردنی یا خستنە ڕووی یان هەوڵدان بۆ ئەنجامدانی یا بەستنی کۆنفرانسی گەورە لە چوارچێوەی یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرۆژە تازەکاندا دیدگایان بۆ مەسەلەی کورد چییە، دیدگایان بۆ چارەسەری پرسی کورد چییە، بۆ زمانی کوردی چییە، بۆ کللتوری کوردی چییە. دەکرێت کورد لەم ڕێگایشەوە درێژە بە خەباتی خۆی بدا بۆ قۆناغی داهات و سەرباری پارێزگاریکردن لە وجود و مانەوەی خۆی لە ڕێگەی سەربازیەوە. مەبەستمە بڵێم دەکرێت ئێمە کۆنفرانس یان کۆنگرەی چارەسەری پرسی کورد لە وڵاتان لە هەر شوێنێ دەرفەت هەبێ ببەسترێ و بیبەستین و بانگی نوێنەری وڵاتان بکەین و باڵێزی وڵاتان و نوێنەری وڵاتان و ڕێکخراوە ئاشتی خوازەکانی دنیا و ڕێکخراوە سیاسیەکانی دنیا بانگیان کەین بۆی پرسی کورد، دیدگای ئەوان لەسەر پرسی کورد ڕوون ببێتەوە و لیان بپرسین ئێوە بۆ بەرامبەر بە پرسی کورد بە شۆڕشەکانی بێدەنگ بوون یان بێ هەڵوێز بوون و ئایا ئەگەر گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕووبدا ئێوە چۆن دەڕوانە مەسەلەی کورد و پێتان وایە پرسی کورد چۆن چارەسەر دەکرێت، ئایا لە چوارچێوەی ئەو وڵاتانەی تکەتیدا بەسەریدا دابەشکراوە چارەسەر دەکرێت یان لە دەرەوەی ئەو وڵاتانە دەکرێت. یعنی خەباتی کورد لەم قۆناغا لەم ئەرکەی سەرشانی خۆی بەتەنها بخرێتە قۆناغێکی نوێ و گەشەکردووتر و وڵاتان و هێزە سیاسیەکانی دنیا و ئەوانیشی خۆیان بەدۆستی مرۆڤایەتی و مرۆڤ و ئینسانیەت و باسی حقوقی ئینسان دەکەن، ئەوانیش بخرێنە بەردەم بەرپرسیارەتی بۆ چارەسەری پرسی کورد. بەداخەوە دەبێت بڵێن کە دەوڵەتی نەتەوەیی لە تورکیا لەسەر خاک و
زمان و کللتوری کوردی دروست بووە یعنی دەوڵەتی نەتەوەی لە تورکیا ئەگەر کورد بەهۆش خۆی بێتەوە هۆشیارانە مامەڵە بکە و لەوە تێبگا کە خاکەکەی داگیرکراوە کللتور و زمان و تەنانەت گۆرانی و فلیم و هۆنراوەکانیشی داگیر کراوە و ئەگەر داوای ئەو حەقانوی خۆی بکاتەوە ڕەنگە دەوڵەتی تورکیا یا دەوڵەت نەتەوە لە تورکیا بکەوێتە قۆناغێکی مەترسیداری ترسناک کە نەتوانێت بەردەوام بێ ئەمە لەلایەکی تریشەوە بەداخەوە عقلیەتی شەرخوازی لە تورکیا باڵا دەستە عقلیەتێک کە شەڕی دەوێت ئەمە لە تورکیادا باڵا دەستە ئێمە پێمان وایە سەربارەوەی کە تورکیا پێداگری دەکات لەسەر مەسەلەی شەڕ بەڵام دەبێت کورد دەستی بۆ ئاشتی هەر درێژ بێ سەرباری ئەوەی کە تورکیا تا ئێستا گفتوگۆی جددی ئاشتیانی لەسەر پرسی کورد نەکردووە و دانی پێدانانێ بەڵام لەگەڵ ئەوەشا دەبێت کورد هەر خۆی ئامادەکە و هەر داوای ئاشتی بکە و ئەگەر ڕێگایەک ئاشتی پێدا بەرقەرار ببێ لە بەدڵنیاییەوە لە ڕێگای خەباتی چەکداری و لە خوێن ڕشتن و شەڕ باشترە بۆیە دووبارەی دەکەمەوە کورد لە تورکیادا خۆی چەکی هەڵنەگرتووە ناچارکراوە چەک هەڵبگرێ و ئەگەر دەوڵەتی تورکیا دەیەوێت چارەسەری پرسی کورد بکا بە شێوەی ئاشتیانە پێم وایە بە ئاسانی دەتوانرێ پرسی کورد لە چوارچێوەی یعنی حتا لە چوارچێوەی دەوڵەتی تورکیادا پرسی کورد چارەسەر بکرێ لە چوارچێوەی کۆنفدرالیزمی دیموکراتی لە چوارچێوەی پێدانی حقوقی کووردا مافی گەلی کورد دانی پێدا بنێن بەڵام ئەمە لەم عقلیەتێک ئێستا حاکم و حکومڕانەکە من پێم وایە ئەمانە بەشێکیان زۆریان بازرگانی شەڕن و بەرژەوەندیان لەوێدایە کە شەڕ درێژە بچێشێ پێم وایە چاوەڕوان ناکرێ ئەوان لەم قۆناغەدا دەست بۆ ئاشتی جێشکەن بەڵام کورد بۆ کورد گرنگە بە بەردەوامی تەرحی هەبێ بۆ ئاشتی بە بەردەوامی داوای ئاشتی بکە بە بەردەوامی پێداگری لەسەر ئاشتی بکە بۆ ئەوەی لانی کە وڵاتانی دنیا تێبگەن بزانن چ لایەنێک ئاشتی ناوێت لە ڕاستیدا زۆر سەرۆک وەزیر هاتن و زۆر سوپاسالار هاتن لە تورکیا زۆر وەزیری بەرگری هاتن گوتیان ئێمە لەم کابینێدا ئیرادی گەلی کورد تێک دەشکێنین کۆتایی پێدێنین و کۆتاییشان پێنهێنا و ئیرادەی گەلی کوردی شەر مایەوە پرسی کورد لە تورکیادا سەلمێنراوە بە ڕێگەی سەربازی چارەسەر نابێت هەموو بەرپرسیانی تورکیا دەسەڵاتدارانی تورکیا دەبێت باش ئەوە بزانن پرسی کورد لە تورکیادا بە ڕێگەی سەربازی چارەسەر نابێت فەرموو لە 84ەوە شەڕی سەربازی لە تورکیادا هەیە زیانی گەورە بە ئابووری تورکیا گەیشتووە کە بە ملیاران دۆلار مەزندە دەکرێت و ئیرادەی گەلی کوردیش تێک نەشکاوە و پرسی کوردیش کۆتایی پێ نەهاتووە و بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی کورد لە ناو تورکیاشدا و لە دەرەوەی تورکیاش گەورەتر بووە یعنی ئەگەر ڕۆژانێک پرسی کورد تەنها لە چیاکان بوو ئێستا پرسی کورد لە ناو پەرلەمانی تورکیا انتخاباتێکی نزیک بکرێ و پاک بکرێ کورد لە ناو پەرلەمانی تورکیادا یعنی کوتلەیەکی گەورە دەبێت لە ناو شارەوانیەکان ڕژانێکی پاک و نزیک بکرێ کورد لە ناو شارەوانیەکان کوتلەیەکی گەورە دەبێت خەباتی مەدەنی و ئازادی ڕێگەی پێ بدرێ و خەباتی سیاسی ئازادان و ڕێگەی پێ بدرێ کورد لە ناو تورکیادا حزبی گەورە دەبێت یعنی جەماوەری گەورەی دەبێت لە ئەوروپادا بە هەمان شێوە لە میدیادا لە مەسەلەی کللتوری فەرهەنگی لە مەسەلەی سەربازی لە هەموو ئەوانەدا کورد یعنی ڕۆڵی گەورەی هەیە لەبەرەوە نەک بەو خەباتە سەربازی کە چەند ساڵە کردیان و ملیاران دۆلاریان لێ سەرف کردووە و هەزاران کەسیان لێ بەکوژدا دەبینین کە بەرهەمەکەی بۆ خۆشیان هیچیان نەچنیەوە یعنی بەو ملیاران دۆلاری کە سەرفیان کرد بەو هەزاران کەسەی کە کوشتیان بە کوشتیاندا بەو هەزاران گوندەی کە وێرانیان کرد بەو هەزاران شوێنەی کە کردیانە ناوچەی شەڕ ناوچەی قەدەغەکراوی شەڕ بەم هەموو وێرانکاری کە لە تورکیادا کردیان چیان چنیەوە خەباتی کورد کۆتایی هات نەخێر شۆڕشی چەکداری لە باکوورا کۆتایی هات نەخێر خەباتی کللتوری فەرهەنگی سیاسی ئابووری هەموو ئەوانەی بەرامبەر بە کورد سەرکەوتوو بوون نەخێر چەند دەیەتر شەڕ دەکەن دەبێت کورد لە ڕووی سەربازیەوە خۆی بەهێزکە بەتایبەتی بۆ گرنگی پاراستنمانەوەی خۆی بەڵام لە ڕووی سیاسیشەوە دووشت زۆر گرنگە یەک بە بەردەوامی دەست پێشخەری ئاشتی بکە یعنی مانگانەیە سێ مانگ جارێکە بە هەموو بۆنەیەکەوە کورد داوای ئاشتی بکە بە هەموو لە بۆنە و بەبێ بۆنە
یعنی بە بۆنە و بەبێ بۆنە دەست پێشخەری ئاشتی بداتە کۆمەلگای نێودەوڵەتی بداتە وڵاتان یعنی بە بەردەوامی بیر لەوە بکاتەوە کە مەسلەی ڕای بگەێنێ کە مەسلەی کورد بە خەباتی چەکداری لە ناو ناچێت ئەمە یەک یعنی بە بەردەوامی لە ساڵێکا چەند جارێک دەست پێشخەری ئاشتی بکە. خاڵی دووەم کۆنفراسی نێودەوڵەتی بۆ چارەسەری پرسی کورد بکە و لەو کۆنفرانسانەدا دیدگای ئەو وڵاتانەش بۆ پرسی کورد ڕابکێشێ و خۆشی دیدگای خۆی بۆ چارەسەری پرسی کورد لە هەر پارچێک لە پارچەکانە بخاتە ڕوو و دیدگاکان هەموو تێکەڵ بکرێن و ئاراستە بکرێن بەو ئاراستەیە کە ئەو گۆڕانکاریانەی لە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن کورد بەجێ نەمێنێ. یعنی خەباتی کورد تەنها ئەرکی سەرشانی خۆی نەبێ چۆن ئێستا فەڵەستینیەکان ماوەیەکی زۆر توانیان سۆزی وڵاتانی عەرەبی و ئیسلامیش بۆ خۆیان ڕابکێشن بۆ چارەسەری قەزەکان و بۆ فشارخستنە سەر ئیسرائیل بە هەمان شێوە پرسی کوردیش بە جۆرێ لە جۆرەکان یعنی بتوانرێ خەباتی کورد بۆ ئاراستەیەدا بێ کە وڵاتانی تریش هاوکار و هەماهەنگ بن بۆ فشارخستنە سەر تورکیا بە مەبەستی و چارەسەری پرسی کورد و نەک هەر تورکیا ئەو بەشانەی تریش کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە.